بابزانم ئێستا چۆنە؟ پێم وایە ئێستای وردە بەرەو باشی ئەڕوات. ئەوە سین چەند دەقیقەیەک تا هەموو بەڕێزان کۆ بنەوە و کاتە ئەم شەویش کۆمەڵی هەواڵی تازە و کۆمەڵی قسە و باستان بۆ کەم لەسەر ئەو کێشانی کە لە ناویچێتیا هەیە بە بنبەست گەیشتووە لەسەر ئەمانە ئەم شەویش کۆمەڵی قسە و باس بەبێ هیوادارم کە هەمووتان باش بن ڕێز و احترام بۆ هەموو لایەکەیە. بەخێر بێن سەرچاوی من خۆشەویستان و عزیزانی من. با هەموو بەڕێزان کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و ئیتر بزانێکین چۆنە. نازانم شوێنەکەم باشە استراتیژی نییە وەڵاهی نازانم ئیتر. هیوادارم کە شوێنەکەم باش بێ عزیزان. بە ئاوا بێ چونکە ئەو هینەی دەرەوە تۆزێک ئیزعاجە بەڕاستی بە ئاوا بێ ڕەنگە سوزانم باشتر بێت تۆزێک بۆی کە ئەوەندە ڕووناشی هین نەبێ. ئاکاکە بەخێر بێ. با تۆزێ ئەو بخۆمەوە ئێستا کەوینە قسە و باس. ئەم شەویش کۆمەڵی هەواڵ هەیە تەبعاً هەواڵی تازە بۆتان باسەکەم و بدای ئەوە بەخواتان ئەسپێرم. خۆشەویستانی من سەرەتا بە یەک پرسیار دەست پێ یەکەم بۆ مێژوو بۆ ئەوەی کە بێوێ یا ئەوەی کە مەقسەدی بێ تێبگا مەسەلەکان چییە؟ چونکە وەکو دوێشە و پێرەشە وانە وتم من کار لەسەر مێژووەکەم و بێ بۆ مێژوو کارەکەم. ژیان لای من هەڵوێستە بەڕاستی. بۆیە ئەم پرسیارش ئەەکەم و وەڵامی ئەدەمەوە چونکە ئەزانم ئەمە ئەو پرسیارەیە کە دۆست و نەیارم لەم ڕۆژانەیە ئەیکەن. دۆستەکانم لە خۆشەویستیانە بۆ من تا حەدێکیش سەریان سڕماوە و خۆشیان ئەزانن کە من پیاوێنە و ماڵ و پوڵ و کڕین و فرۆشتن نیم، بەڵام دیسەن تێم ناگەن کە بۆ دەنگم عیبی نییە. نەیارەکانیشم لە ئەزەڵەوە بیکردنەوەیان لە دەست داوە بە بەرنامە سەرقاڵی سوکایەتی و ناوناتۆرن یان بچووک و گرگنن وەڕقیان لە گەورەی منە یا ئەوەی کە من پێمەکرێ ئەوان پێیان ناکرێ یان بەڕاستی یا بە ئاشکرا یا بە نهێنی دیفاع لە بنەماڵەی بازانی و تاڵەبانی و شێخ جەعفەرەکانەکەن و پەلامارەدەن. ئەمانە لای من بێبنچینەترین و چەورەترین مەخلوقن لەسەر ئەم گۆی زەویە. بەڕاستی زۆر جایش بەزەیم پێیانایەتەوە. کاتێ بابەتەکانیان تاعلیقەکانیان درۆکانیان بۆ ئەنێرن و ئەی خوێنمەوە بەڕاستی تۆزە پێکەنین بە عەقڵیانێت و ئیتر وەڵامیان نادەمەوە. چونکە من هەمیشە شەڕی ئاغاکانەکەم نەک شەڕی کۆمەڵێک ڕەعیەت و کۆمەڵێک پارەوەرگر و ئالم بابەتانەوە. هەندێک پرسیارەکەن کە خۆ لاهوریش گەندەڵە، منیش ئەڵێم زۆر باشە. ئەگەر گەندەڵە چەند ساڵە من هاوارەکەم وەرە با من و تۆ لای بەرین تا دنیایەک بخوڵقێنین دوور بێ لە گەندەڵی و خراپەکاری و پڕ بێ لە خۆشبەختی. بۆچی نایی لەگەڵم؟ بۆچی زیاتر لە 20 ساڵە من هاوارەکەم نایەن لەگەڵم دژی پاتی وێشێتی بینە مەیدان؟ بۆچی دەست ناخەنە ناو دەستم؟ بۆچی دانیشتوون تەنها خەریکی پارە کۆکردنەوە و ژیانی تایبەتی خۆتان و بەدەمخەوە لە فەیسبووکە کاوێشەکەن و شت ئەنووسن؟ بۆچی زیاتر لە 15 ساڵە من هاوارەکەم ناتوانن 50 کەس کۆ ببنەوە دژی ئەم دوو باندە مافیای لە کوردستانە بێنە مەیدان؟ باسەکە ئەمەیە. بۆچی نایەن زەحمەت نەبێ؟ چەند ساڵە من هاوارەکەم دژی پارتی وێکشێتی بۆچی نایەنە مەیدان؟ بۆچی دەست ناخەنە ناو دەستم؟ بۆچی پشتیوانی منتان نەکرد؟ بۆچی لە هەموو ئەوروپاشان ناتوانن 20 کەس کۆ ببنەوە بەیەکەوە بێن لە بەرامبەر ئەمانە ڕابوەستن؟ بۆچی زەحمەت نەبێ؟ هەر لە فشەتان ناوە ئێوە هەر دانیشن دەمە بۆگەنەکانتان بێن و گوێن بە عەرز و ئاسمان و بە ئارام ئەحمە بدەن؟ پاشان ئەوەی کودەتای کردووە بەسەر لاهوریشیا جەنگیە لەبەر گەندەڵی نییە ئەی هاوار، لەبەر دزی و لەبەر گەندەڵی و لەبەر قاچاقچێتی و لەبەر خراپەکاری و لەبەر ئەمانە نییە. ئەوانە کە کودەتایان کردووە خۆیان سەرچاوەی پێڕەوشتین، سەرچاوەی گەندەڵین، سەرچاوەی دزین، سەرچاوەی جەدەین، حتا خیانەتی نەتەوەی و نیشتیمانیان کردووە. ئەمانە 30 دانە ساڵە ئەوانە کۆمەلگایەمان بۆ دەردەبردووە. ماکیافیلی ئەڵێ دوژمنی دوژمنەکەم دۆستمە. لاهور ئەگەر دوژمنیش بێ مادام دوژمنی بنەماڵی بازانیە دەبێ بە دۆستم ئۆتۆماتیشی. بە تایبەت لەو کاتەدا کە دەیانوێت تەصفیەکەن وەکو نەیارێکی بنەماڵی بازانی ئێوە ئەم هاوکێشەیە ناخێننەوە عقدەتان هەیە کەیفی خۆتانە بەڕاستی.
خدا بۆ عەزەمەتی خۆیەوە بۆ عەبدەکانی چاکە و خراپە ئەنووسێ یەکسەر زەرب نایە لە هەموو شتێک چونکە عادلە ئێمەی عەبدیش دەبێت چاکە و خراپە بۆ هەموو دۆست و نارەکانمان بنووسینەوە بەڕاستی لاهوری شێرجەنگی بۆیە گەلە کۆمەکیان لێ کرد و لێیاندا لەبەر ئەوە نەبوو کە گەندەڵە وەکو وتم بەرامبەرەکانی دزی و خیانەت و گەندەڵیان داهێناوە باڵکو لەبەر ئەم خاڵانەی خوارەوە بوو کە ئێستا یەکەیەکە بۆتان باسەکەم پێش کۆنگرە دوای کۆنگرە هیچ کاتێ ئەم کابرایە تەنازلی بۆ بنەماڵەی بارزانی نەکردووە تەواوی تیرەکانی بنەماڵەی بارزانی چەندین ساڵە لە سنگی ئەودا خاڵی بۆتەوە ئاخر تیریان ئەم تیرەیە کە ئێستا ئەیانەوێ بەکە لە بچەکرایی بینێرن بۆ ئاخڕەکەی مەسعود بارزانی و بنەماڵەی بارزانی باشە ئەگەر لاهور وەکو پاڤێڵ بچوایەتە سەری ڕەش بۆ لای مەسعود ببوایە بە پیاوی بنەماڵەی بارزانی ئێستا بنەماڵەی بارزانی بە هەموو توانایەوە پشتیوانیە کرد جا ئەڵڵایەکرد لە هەر چوارسوچی کوردستانەوە خەریکی قاچاقچێتی و پارەپیاکرد نەبوو باشە یەکەم لە سەردەمی شەڕی داعشدا زۆرترین ڕۆڵی بینیوە هەم دژی داعش هەم بۆ پشتیوانیکردنی کۆبانێ و ڕۆژئاوا و هەدەپە بەڵگەنامە مێژوویەکان ماون و هەمویان بەردەستن ئەو کاتەی کە بنەماڵەی بارزانی خەندەقی دژی ڕۆژئاوا هەڵکەند بوو ڕێگەی نەئەدا تەنانەت باڵندش بڕواتە ئەو دیەوە تەنانەت خواردن و خواردنەوە و دەرمانی بۆ منداڵانی کوبانێ بچێ لەگەڵ داعش و تورکەکانە دەستی تێکەڵ بوو بۆ لە ناوبردنی ڕۆژئاوا باشە بەڵام لاهوری شێرجەنگی بە فڕۆکە خواردن و خواردنەوە دەرزی و دەرمان و چەک و تەقەمەنی ئەبر بۆ خەڵکی ڕۆژئاوای کوردستان بەڵام بنەماڵەی بارزانی خەندەقیان هەڵکەند بوو لە بەرامبەر خەڵکی ڕۆژئاوای کوردستانە بەڵام ئەم دژە تیرۆرە سەخیفەی ئێستای خست بووە خزمەتی خەڵکی ڕۆژئاواوە باشە ئەمە ڕاستیە ئەوە سێدانە مانگە بنەماڵەی بارزانی لەگەڵ تورکیا ئەیانەوێ پەلاماری قەندیل بدەن هەموو هەوڵی خۆیان داوە تا یەکێتیش قایل بکەن بەم شەڕە تەنها کەسێک کە ڕێگر بوو وەکو هاوسەرۆکی یەکێتی لاهوری شێرجەنگی بووە بە هەموو تۆنا دژی ئەم شەڕە بوو باشە بنەماڵەی بارزانی ئامادە بوو هێزی هەشتا حەفتا بکا بەیەک بە ناوی یەکگرتنی نیشتیمانی ئەمانەوە تەنها لەبەرەوەی هەردوو هێزەکە وەکو حکوومەتی هەرێم شەڕی قەندیل بکەن بەڵام لاهور ڕێگر بوو باشە ئەگەر ئەم قسانەی من خەلێکی تایە بەردەبارانم کەن یەک دانە ساڵە نێچیر زۆر کەس هەوڵیان داوە بەس لاهور بچێ بۆ سەردانی مەسعود بارزانی بەڵام نەچوو ئەمەیە عقدەی بە بنەماڵەی بارزانی دروست کردووە هەمووتان لەبیرتانە لە دووکان پەکەکە هات میتە تورکەکانی بە بەرچاوی لاهورەوە بر بۆ قەندیل نەک قسەی نەکرد بەڵکو پێشی خۆش بوو یارمەتیشی دان لەبیرتانە خۆ هەر هەمووتان تورکیا لەبەر هەڵوێستەکانی لاهور فڕۆکەخانەی سلێمانی داخست و ڕێگەی نەئەدا فڕۆکەی تورکی بە ئاسمانی ئەوە بڕوا لە مەتاڵی سلێمانیەوە ئەمانە درۆکەم ئەو کەسانەی بوونە هۆی ترۆرکردنی دووگری لە شاخی گۆیژە لاهور گرتنی ئەوەی کردبوو وە سزایدان کە من ناوەکەم لەلایە یەکێکیان ئاملیوە یەکێکی خۆشی بوو نازانم ماوە یا ئیسە لە زیندانایە باشە ئەوانەی کە لە کونەماسی فڕۆکەی بێفڕۆکەوان هاتی تورکیا وە قەسفی کردن لاهور خائینەکانی سزادا باشە ئەوانەی کە لە ناوچەی ڕانیە و قەڵاتزیە و پشدەرە جاسوسیان بەسەر پەکەکەوە کرد ئەم ئەیگرتن و سزای ئەدان باشە بابە ئەردۆغان خۆی پەیامی بۆ ناردووە ماوەیە بەر لە ئێسا بۆی نووسیوە کە ئیتر قبوڵی ناکەین دەی منیش بێدەنگ بم لەم هاوکێشەیە بکەومە سەنگەری ئەمانە نەخێر مشتیوە ناکەم لاهور یەکێتیە کەیفی خۆیەتی من ئەوەتەی ئەم دوو گوێیانم ڕواوە دژی یەکێتیم باشە گەندەڵە من دژی گەندەڵیم بەڵام لە بەرامبەر ئەم هەڵوێستانەدا کاتێک تورک و بنەماڵەی بارزانی و پاڤێڵ و قوبات ئەیانەوێت تەسفیکەن پشتگیریم کردووە باشە و هەمیشەیش لەناو جەماوەرا وجودی هەبووە هەر دوێنێش کە دوایی بۆتان باسەکەم بە لایڤێک بەرنامەکەی پاراستن و ماڵتاڵەبانیم هەڵوەشان هەمویان تووشی هیستریا بوون ئایا بە ویژدانتان
ئەمانە هەڵوێستی مەدان و جوان نەبوون لەم کابرایە چۆن دەبێ پەکەکە پەیەدا خەڵکی شەریفی کوردستان سەرکردایەتێکێتی و کادر و پێشمەرگەکانیان وەفایان بۆ ئەم کارانە نەبێت چۆن دەبێ پشتیوانی نەکرێت لەم کاتەیە ئازیزان ئەم دنیاە یا ڕەش یاسپی نییە ئەوەی وابی دەکاتەوە بەڕاستی گەمژە و نەزانە بێکارە دەبەنگە بە مانای کەلیمە دەبەنگی هێناوێتە دنیای سیاست جا ئەوە گەندەڵی کردووە ئەوەی کۆمەڵی خەڵکی لە دەور بووە خراپ بوون خۆ خیانەتی نەتەوەی و نیشتیمانی نەکردەوەکو بنەوەڕێی بازانی بڕواستیێشی ئاکە و جەندەرمەی تورک بهێنێ ئاشا ئەگەر ئێمە و خەڵکی ناڕازی پەلاماری ئەمانەمان بدایە ئەو کاتە هەمومان بەیەکەوە ئەچوین شەڕی ئەمانەمانە کرد باشە بۆیە خەڵکی زۆری ئەوێت تا لەمە تێبگا بەڵام ئێوە نەهاتن وەکو ئێستا لە بیرمە ماوەیەک بەر لەوەی گۆڕان دروست بێ لە پاڵتاکە من ژوورێکم هەبوو لەگەڵ کۆمەڵی برادەرە کە لە 100 خەڵکی کورد نەهاتنە پاڵتاک نانەزانی چییە سۆشیال میدیا نەبوو هەتا ئەچوین لە بەنزیخانە و بازاڕەکانە کاتمان نەکڕی بۆی تەلەفۆنکەین بۆ خەڵکو و بێ سیمینار و کۆڕ و کۆبنەوە کرد لەسەر گیرفانی خۆمان کاک نەوشیروان تەلەفۆنی کرد و داوای پشتیوانی کرد کە ئەمەوێ ئەم تەمەنەی ماومە عاقیبەتم خێر بێ و دەمەوێ هەوڵی چاکەکاری بدەم بۆ خەڵکو تا دوایی وتم بەسەر چاومە پشتیوانی دەکەم هەتا مرد وەفادار مامەوە بووی بەبێ ئەوەی بین لە پۆست و پارە و قازانی تایبەت بکەمەوە ئەو کاتەش دەیان خوێڕ و هیچ و پوچ هەزاران سوکاتیان بە ئارام ئەحمەد کرد باشە والله پشتیوانی من لە نەوشیوان مستەفا لەبەر دژایەتیکردنی ماڵی مەلا مستەفا بوو چونکە من دەمێکەوتومە ڕەگی خیانەت بنە ماڵی بارزانیە تەواو بۆیە منتیقی سلێمانیش نامێنێت باشە من لە ناخی دڵمەوە کاک نەوشیروانم خۆشەویست بەڵام لە 2 ساڵی ئاخریا ڕەخنەم هەیە لەسەر سەرۆت و سامانی بزوتەوەی گۆڕان کە چۆی گیرفانی کوڕەکانیەوە حەقی خۆشمە بەڕاست دنیا وەکووتم یا ڕەش یاسپی نییە ئەمەوەیە بە هەموو کەسێ بڵێم ئەم چەند ڕۆژەیش کە پشتیوانی لاهورم کردووە لەلایەن پارتیەکان و چۆرەکانی ماڵقوباد و پاڤێڵ و ئەوانەوە زۆر سوکاتی ئەکرێ باشە ئەزانن خۆشەویستانەوە خەڵکانە بووە بەم نەڵێن چونکە ئەم زەمەنەی کە ئێمەی تێکەوتوین هەمووی بووە بە پارە کارەکە هەر هەمووی برادەر هەبووە پێیوتوم برادەی دڵسۆز پێیوتوم وەڵڵاهی زەلامی وەکوتووە ئەسڵ ئینقرازی کردووە لە دنیا هەر نەماوە ئاخر چۆن بە خۆڕایی ئاواکەی لێرەوەیە خەڵکی بەلایەوە سەیرە من لەم زەمەنە سەخیف و سۆزانیەیە لەم زەمەنە هیچ و پوچەیە لەم زەمەنە قازانج خۆری و چاوچنۆک و سەرشۆڕەیە لەم زەمەنی چەمانە و ڕسواییەیە کە تۆشی تاشی کردووە بەلایەنەوە سەیرە کەسانێ مابن وەکو هۆنراوەکەی جیم و کریانی ئەڵێ وێنەی ویقار و عەرز و سوباتم ڕاوەسە هەتا هاتی وڵاتم کە من بە پێوە مابم باشە بۆیە لە یەکەم ڕۆژی ئەم کودەتایی ماڵی بازانی و تاڵەبانی دژی لاهور ئەو لاهورە بە دێڕێ بە قسەیە گوێندەنگی نەبووە بە منی نەوتووە پشتیوانی بکە هەر ئەسڵەن ئاگاداریش نییە ڕەنگە ئێستا کە شتەکانی بیستوم خۆشی بەلاوە سیر بوو بێ چونکە بەڕاستی چاوەڕوانی ئەوەی لە ئارام ئەحمەد نەکردووە من ئاوا بێمە مەیدان دیفاعی لێ بکەم ڕەنگە ئێستا وابی بکاتەوە بڵێ وەڵی سیرەوە کابرا چۆن ئەوە دیفاع لە منەکە ڕەنگە ئێستا خۆی وابی بکاتەوە چونکە ئاگای لێ نییە بۆ لەبەرەوەی کەس ئاغای ئارام ئەحمەد نییە بڵێ ئارام ئەحمەد ئەمە بڵێ ئەوە بڵێ قەناعەتی خۆم نەبێ عەرز و ئاسمان ناتوانێت شتێکم پێ بڵێ شتێکم پێ بکە بە قەناعەتی خۆم کردومە بەڕاستی هەر ئاگاشی لێ نییە داماوە نەکبەتە هەر ئەسڵ ئاگاشی لێ نییە بۆ چونکە دیفاعی من لە خودی لاهور نەبووە منەتم بە هیچ منش بە هیچ بەڕاستی بۆ خۆم کردووە بۆ قەناعەت و بیرروباوەڕی خۆم کردووە من دژی ئەجندای بنەماڵەی بازانی و تورکیا و ماڵتاڵەبانی هاتوومەتە مەیدان ئەگەر لاهور تەسفێ بێ ئەوە دەڤەری سلێمانی وێرانترە بێ و یەک دەنگی ناڕازی نامێنێ دژی بنەماڵەی بازانی و بە تەواوی ئەم بنەماڵەیە هەیمەنە ئەکا بەو دەڤەرەیە بەڕاستی من پێشووتر نمونەم هێنایەوە پاراستن لە غالبیدا قوباد و پاڤێڵ و چەقۆ کێشەکانی پاراستنی دایەوە بە پارتی لاهور هەچی هەوڵی ئەی بەڵام سەرکەوتوو نەبوو باشە ئەوەیش قسەی مناڵانەیە هەندێک گەمژە ئەڵێن ئەوانە هەمویان وەکو یەکوان ئەوانەی ئەم جۆرە قسەیەکەن لێکدانەوەیان نییە تەمبەڵن ئاسانترین ڕێگای گرتۆتە بەر هەمویان وەکو یەکن و تەواو بۆ خۆ دانیشە هەفتەی جارە 4 جوێن بۆ بڕۆ بۆ خۆ بخەوتەوە واتەی مجتەمەع بەوە گۆڕێ باشە ئێمە من وەکو ئارام ئەحمەد هەموومان نەزانین یەکێتی و سەرانێکێتی ئەمانە هەمویان یەکێتین خۆ شتێکی عەجیب نییە هەمووشان گەندەڵ بوون باشە بەڵام زۆر هەڵوێسەیە جیاوازە وەک دەسەرەوە چەندین نمونەم هێنایەوە کە نمونەی بەرجەستن بۆ لاهوری شێخ جەنگی باشە
بە پێشەوانەوە تۆ کە ئارەزوو ئەەکەی لاهور تەسفێ بێ بەدەستی بنەماڵی بازانی و پاگەڵ و قوبات ئەوە تۆ بدەوێ یان نەدەوێ مشەخۆر و ساختە چیت و خزمەتکاری ئەوانی بە قازانجی ئەوان ئەنووسی شەڕەکە بە ناوی هەمووانەکو یەکنەوە ئەەکەیت بەڵام درۆکەی بەڕاستی باشم خۆ خەڵک خەڵکی کوردستان پەلاماری لاهوری نەداوە تا هەمومان پشتیوانی خەڵک بینوشان بەشانی خەڵک بڕۆین ئەمانە هەمووی لە ناو بەرین ئەمە بابەتێکی جیاوازە بەڕاستی خۆزگا خەڵک پەلامارێکێتی بدایە منیش لەگەڵ تانا پەلامارمان بدنایە بە لاهور و بە پاگەڵ و بار هەموویانەوە بەڕاستی ئەو کاتامانتوانی وەکەی باشە خۆ لەسەر مەسەلەی دزی و گەندەڵی ئەوانە پەلاماریان نەیەوە باشە وەڵڵا بنەماڵەی بازانی بنەماڵەی تاڵەبانی لەسەر دزی و جەدەی ئەوانە و قاچاقچێتی پەلاماری کەس نایە چونکە خۆیان ڕەبی دزی و قاچاقچێتی و خراپەکانی بەڕاستی باوەڕتان هەبێ خەڵکی کوردستان پەلاماری یەکێتیان بدایە بە پاڤێڵ و لاهوریشەوە من یەکەم کەسانێکە بووم کە ڕابەرایەتی ئەوەمە کرد باشە بەڵام لەکوێن زەحمەت نەبێ بڕۆ سێری کەن خۆشەویستان 120 نازانم شنێ ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەیە یەک بەشیان چرکەی لێوە نایەت یەک کەسیان جووکیان لێوە نایەت باشە سەدان هەزار کادر و ئەندامی یەکێتی هەیە یەک بەشەی قسە ناکات خەڵکی یەکێتی و دەرەوەی یەکێتی ئەڵەی خۆڵ و دۆیان کراوە بەسەرا بۆ باشە بۆچی ئاوایە باشە دەی کۆمەڵگایەک لە بەرامبەر ئەمەیە قسە نەکا لە بەرامبەر بنەماڵەی بازانی قسە نەکا لە بەرامبەر بێموچەییە قسە نەکا لە بەرامبەر تەعدایە قسە نەکا وەڵڵا من کەرم قسە بۆ خەڵکەکەم بەخوا من کەرم خۆم پیا و خراپەکەم لە خوت و خۆڕایی وەڵڵا من بیاقڵم لە خۆ ئەم شەڕێکم و هەموو ژیانی خۆم داناوە بە خوت و خۆڕایی ئەو میلەتە خۆی ئەوەی قوبوڵەکە کەژیان شەقی تێ هەڵا وەکو سەکتی کێنانی بەرێ سەرۆ قادر وەکو پێشی عاقڵ یەکەم کەس بووتی میلەتێک و تەبیعەتی سەگی هەیە پارەی بەرە لێ ناوەڕێ پارەی نەیەتی لێ دەوەڕێ ئەوە ڕاستی کرد بەڕاستی ئاوایە بۆچی ئاوایە با بچینە سەر ئەسڵی باسەکە خۆشەویستان چونکە لاهوری شێخ خۆی ناجوڵێ من تێناگەم ئەم کابرایە لە شێ ترسێ بەڕاستی ئەرێ کاکە لاهور ئەگەر لە کونێکەوە جۆ لە منە تۆ لە شێ ترسی کاکە تۆ بۆچی ناجوڵیت ها ئەوە دووسێ دانیشتن کراوە ئێوە زەعیف خۆتان پیشان داوە و چاوەڕوانی چی لەم دانیشتنانە بەبێ سوود کوا سوودی ئەم دانیشتنانە ها بابە ئەم بەرنامەیە ئەم کودەتایە بە دانیشتن و ئەم قسانە پێک نایەت ئەوە ڕۆی تازە باشە یەکەمین کەس کە ئەم بابەتەی لە سۆشیال میدیایە لە قاوداوە و هەموو کودی تێگەیاندووە ئەم ئارام ئەحمەد بووە هەمووتان ئەزانن ئەم ئارام ئەحمەد بووە باشە هەزاران کە دەدۆری ئەو لاهوری شێخ جەنگیا بۆ خەڵکی مشەخۆر ئێستا هەمان ئەڵە وڵا کۆرۆنامانە بە قوربانم ئاگاتیڤەکان داخستەوە تەلەفۆنەکانیان داخستەوە بە قوربان تووشی کۆرۆنا بووین مەسڵمان زۆر خراپە باشە وەڵڵا بە چوار تەقوتۆک دنیایەتە سەر خەت ئەگەر لاهوری شێخ جەنگی بیکات باشە باشە هەر خەڵیش لە خەڵکیش لەو کاتەیە پەلاماری گردەکەی دەباشان ئەدەن ئێتۆ بۆ پێشیان ناکەوی زەحمەت نەبێ بۆچی خەڵک هەڵ ناخڕێنیت بۆچی خەڵک لەم هەموو تەعدایە ئاگادار ناکەیتەوە ئەگەر خۆ قسەنەکەی خەڵک چۆن قسە بکات کاکی شیرینم ئەگەر خۆ قسەنەکەی خەڵک چۆن قسە بکات بۆچی بێدەنگیت وەڵڵا ئەم لاهوری شێخ جەنگی ئەوانە بکەوێ دوای 6 مانگ دەبێ خەڵکی سلێمانی و گەرمیان و قەڵاتجێ و ڕانی و ئەمانە جاجا بڕۆن بۆ هەولێر ئەوە کاکە بواتون بۆ هەولێر بەخوا هاتوین تۆزێ هەوای ئازادی هەڵبژین ئەگەر وا نەبوو من ئینسان نەبم باشە بەدەست پافێڵە تریاخۆری جەلاتەڵەبانی و قوبادە ساختە چیەوە دوو ئینسانی جەبانی بێشەهامەت باشە ئاخر بڵێ کاکە لاهور قوبات و پافێڵ کەی پیاون بۆچی تۆ قسە ناکەیت و نایتە مەیدان من بڕواتان نەبێ لە خۆ قسە ناکەم هیچ کەسێکی لە لاهوری شێخ جەنگی و لە قوباد و لە پافێڵ لە کەس نەچاکیان بۆ من بووە نەخراپیان بۆ ئارام ئەحمەد بووە بەڵام لەو دوو کەسە لەو پافێڵ لە قوباتە جەبانترنی باشە برادەرێکم لە فەرماندەیی لەم ڕۆژە تەلەفۆنی بۆ کردم ئەیوت والله کاک ئارام ئەو پافێڵە شێتە تەختەی نوقسانە بڕواتە بێ ئەیوت دەرمانە خوا بەیانی دێ هەر لە خۆ مەجموعەی شوشەی فەرماندەیی ئەشکێنێ ئێوارە یەک چاکیان نەکاتەوە تۆ ئەماگەی بە سکرتێری حیزبەکە هەر حیزب نییە کاکە وەختی قۆڕە تۆ هەر ئینسانی عاقڵ سێری وەستاندن و شەڕوشێتی ئەم کابرایە بکەن بزانن چۆنە ملی خۆی پێ ناگیرێت پاشان من سوکاتی بە پافێڵ ناکەم وەڵڵا کابرا دەرمان خۆرە بڕواتان هەبێ وەکو چۆن کەسێکی قوربانی نەکبەت لەو جارێ دەرمان خۆرە ئەوش دەرمان خۆرە کاکە کەسی دەرمان خۆر کاکە لاهور متمانەی پێ ناکرێ هەر جارە بە جۆرێکە ئینسانەکە دەرمانە خوا تاوێ هەر لە خۆ ئەگری تاوێ هەر لە خۆ پاڵەکەوێ تاوێ هەر لە خۆ ملبایە تایە لە خۆ باوەش بە خەڵکاکە جارێ هەر لە خۆ قاقالیەوە پێکەنێ جارێ باوەشی پیاکە و ماشتەکە
ئەوانە کاروکردەوەی ئەو کەسانن کە تووشی ئەم دەرمان و حەشتولیاکە خوێڕیێ بن. من تێناکەم بۆچی لاهوری شێرجەنگی حساب بۆ پاڤێڵ و قوبا دەکا. خۆ لە من باشێن ئەناسی چەرە بێشەهامەت و جابانن. بابە گیان عەزیزەکەی من تۆ پەیوەندی سیاسیت هەیە، پەیوەندی دیبلۆماسیت هەیە، بابە چەکت هەیە، بابە پارەت هەیە، بابە خەڵکێکی زۆر لەگەڵایە، لە چیە ترسیت؟ بۆچی بڕیان نایە سەر ئەم مۆزوعانە؟ هیچ نەبێ بڕۆ هیچی بۆ ناکرێ بڵێ کاکە خۆ حافیز لە ئێوە من یەکێتی نیشتمانیش کە دروستەکەم دەست بەکار بە. ئەگەر پەلاماریان نایی تۆش پەلامار بدە بەڕاستی. زان خەڵک پشتیوان دەکە یان نایکە. باشە. کە تۆ هیچ ناکەی ئەی خەڵک چی بکە کاکەشی. خۆم کەسی ئارامەحمە نییە مەنجەڵ لە کوورە گەرمتر بێم ئەم شەڕە بکەم کە هەفتەیەکی هەم. باشە. بۆ ئاگاداری هەموو لە یەکتان خۆشەویستە. دوێنێ ئێوارە پارتی هێزی هێنا بوو بۆ سلێمانی. دوێنێ شەو من ئەمەم لە ئێوە شاردەوە پێم نەوتم تمجارە بە ئەمە نەکەم. هێناوی بۆ سلێمانی. من بە لایڤەکەم ناوەڕۆکی پیلانەکەی بنەماڵی بازانی و تاڵەبانیم بۆ هەمووتان ئاشکرا کرد ئاگاتان لێ بۆ خۆشەویستن. چونکە من هەم لە ناو پارتیەوە هەم لە ناو یەکێتیەوە هەواڵەکەم بۆ هاتبوو کە ئەیانەوێ پەلاماری ماڵەکەی لە هەوری شێرجەنگی بدەن. دوای ئەمە هەر ئێوارەکەی کە پارتی هێزی هێنا بوو بۆ سلێمانی مخابراتی عێراقی بە مۆزوعەکەی زانی بوو کە پارتی هێزی هێناوە بۆ سلێمانی. ئەوە بوو مخابراتی عێراقی لە بەغاوە هاتنە سەرخەت. پەیوەندیان بە ئێرانەوە کرد. ئێران هاتە سەرخەت هەر سبێنەی ئێوارەکەی ئێران تەلەفۆنی بۆ پاڤێڵ کرد. باشە وتبوویان هەرچی لە بینی خۆتانە هەیە کەیفی خۆتانە بەڵام ڕێگە نادەین پارتی هێز بێنێتە سلێمانی وەک ئەوەیە کە تورکیا بێت لەبەرەوە قابلی قبوڵ نییە. باشە دوێنێ بۆیە ئەویان نەکرد. ئەوە تا ئەم ئێوارەیە تیڤەکەیان داگیر کرد ئینەکەی داهوری شێرجەنگی هەموو کامەلەکان دەگیر کردویت نازانێت بەریانەوەنی یان نە. باشە هەمان ئەزای یعنی قسەکانی من دقیقە لە حقیقەتە. من ئەمەم ئەزانی لە ڕاستیە ئەمزانی کە ئەم کارە ناکەن. باش نییە دوێنێ ئەمەم لە قاودا بۆیە بنەماڵی جەناب تاڵبانی تووڕە و ناڕەحەت بوون و ئیشەکان لە قاودرا بوویان لەگەنا ئەیان کرد هەردێشەوە ئەیان کرد. باش نییە هەردوێنە پلانی تیڤەکەیشیان لە پەرلەمانی ماڵ لە هەوری شێرجەنگیشیانەدا. ئێوە دوێنێ شەو دانیشتون. باشە من لە چەندین کەناڵەوە قسەکانم دانیشتەکانی ئەوم خوێندوێتەوە کە زۆری کەناڵەکان هەر لە خۆ قساکەن و درۆوەکەن چونکە ئەوە 4-5 کەس بوون چۆن شەکات تۆ داتۆ دەرەوە. باش نییە بەڵام قسەی پاڤێڵ و قوبات بەڕاستی قیمەتی نییە. پاڤێڵ و قوبات دوو کەسی گرینۆکن درۆزنن پارتی بنەماڵی بەزانی لە پشتیان ڕاوەساون ئەوەی کە ئەیانەوێ هەر ئەواکن کار لە هەوری شێرجەنگی پێ خۆش بێ پێ ناخۆش بێ ئەمە ڕاستیەکەیەتی. باشە کاکە ئەگەر هیچی بۆ ناکرێ بڕۆ بەغا بڕۆ بۆ کەرکووک کاکە دەست بەکار بە بۆ شتێ ئەوانە بە دانیشتن و قسەی قۆڕ و بەڕاستی بە عەمەلی ئەمانە هیچ کارێک ناکەن تەواو. دوێنێ بینمە ئاراسی شێرجەنگی ئەڵێکی کاکە هیچ نییە برایش کێشەیە بێ لە بینی برایە و خەوە عیبم قسەنە کاکە برای چی و کێشەیە بێت و چی لە بابەتانە. بابەگیان مەسەلەی پاڤێڵ و مەسەلەی لاهور و ئەم بنەماڵی شێرجەنگی و بنەماڵی تاڵەبانی بۆ ئەبەت کۆتایی هاتووە جارێکی تر ئەمانە متمانە بە یەکتر ناکەنەوە قسەی قۆڕ بۆ من مەکەن کاکەژێن ئەمە تەواو بوو. مەسەلەکە مەسەلەی مردن و مەسەلەی مانە. باشە وەڵڵا پەلاماری ماڵەکەیشی ئەیەن قسەکەی دوێنێ شەی من هەر هەمێ ڕاستە خۆ من باسم کرد کاکیشینم. ئەوە تاوەکو وتم ئەمڕۆ تیڤەکەیان داگیر کردووە بە دژە ترۆرەکەی و بە شێخ جەعفەر. باشە ئێوە لە ڕێی چی وەساون کاکە پاڤێڵ تاڵەبانی کاکە لاهوری شێرجەنگی. عزیزانی من لە شوی دنیا هەیە گروپێ لە ناو حیزبێکە پاڤێڵ و قوباد و شێخ جەعفەر بە فیتی بنەماڵەی بازانین هێز بەرنەسەر تیڤی سەرۆکی حیزبەکەی خۆیان. باشە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ بڕیاری سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتەکەی بەڵام ئەم حیزبە یەک قسە نەکات یەک کەسی تیانە بێ یەک قسە بکات. باشە چا ئەمانە ئەم هەموو سەرسەری چەقەڵە بۆ تیڤیە کە هێشتا کار ناکە هێشتا چنکەی لێوە نەهاتوو ئەمە بکەن بۆ خەڵکی تر ئەبێ چی بکەن بەڕاستی سبەینێ کە ساڵەکان بەتەواتی چەسبی. عزیزان شێخ جەعفەر ئەمڕۆ ڕۆشتووە بۆ دەستگای دژە تیرۆر ئەستا بۆ پیرۆزبایی ڕۆشتووە. باشە بە هەمویانی وتووە لەمەولا ئێوە هێزی حکوومەتین ینی واتە هێزی پارتی بنەماڵەی بازانین و وتوێتی من جێگری سەرۆکی هەرێمم قوباد جێگری سەرۆکی حکوومەتە ئێوە ئەبێ ئەمر لە ئێمە وەربگرن واتە بوونەتە پارتی. باشە پارتی بەکاریان ئەهێنێ پارتی بنەماڵەی بازانی ئەیزانی تیڤەکەی لاهوری شێرجەنگی کێتە کار بۆ ئەوان خراپە بۆ بنەماڵەی بازانین ئەمڕۆ لە ڕێگەی شێخ جەعفەر جەتۆرەوە دایان خست و بردیان ئەو بنەماڵەی بازانی بوو لە ڕێگەی پاڤێڵ و قوباد و لە ڕێگەی شێخ جەعفەرەوە ئەو کاریان کرد کەواتە ئەم دانیشتنەوە واڕێەکەین و واکەین هەموو درۆ دەلەسەیە
ئەمە ئێستا ئەیبینی ئەمە حیزب نییە کۆمەڵێ چەتە و مافیا و دەرمانخۆر و ساختەچی و کۆمپانیا و ئەوەیە شەڕی دەسەڵات و پارەیەکەن و تەواو باشە من لێرەوە داوا ناوی شەرجەنگی یەکەم هەڵەکەی نەوە شوام سەفا دووبارە مەکەرەوە ئەویش یەکێتی بەجێ هێش بۆ کۆمەڵێ چڵکاو خۆر باشە ساڵانە دانیشت دوای لیسێکی دروست کرد و گۆڕان و ئەلەم بابەتانە لە جەکەشی مابینی شۆ فاشیل بوو باشە ئەگەر نایکێتیا بووایە هەوڵی باە لە یەکەم ڕۆژەوە ئەیتوانی هەموو گەندەڵەکان تەخت کە بە شەڕ ئەم کرد نەکات نەوە شوام سەفا بەڵام نەیکرد ئێستا تۆ هەڵەکە دووبارە مەکەرەوە دوو ڕێگەیە یا هەر یەکەڕە بڕۆ وازی لێبێنە یا ئەوەیە شەڕکە لەگەڵ ئەمانە بەڕاستی هەرجۆی پێ دەکرێت شەڕکە هێز ئەڵێ ئێمە هێزی بۆ دابینەکەین کاکە ئەگەر تۆ بڕیار بێت تۆ بجوڵێ بڵێ من ئەماکەم هێز حازرە تۆ ئیلاقۆچیە کاکەش با یەکێ لە نزیکەکانی تۆ پەیوەندی بە منەوە بکە ئێمە توانین هێز بدەین بۆ تۆ دەی بەس خۆت نایکیت باشە تەنها مەڵێ خەڵکم لەگەڵا باشە ئەگەر تۆ خۆ نەجوڵێ خەڵک هیچ ناکا بۆ تۆ بابا لە میلەتی کورد و ڕووتن لە دنیای نییە میلەتی کورد ئیتیهازیە چاوەکەم هەمووی دەستی بە کڵاوەکەی گرتووە بانەی بە بابا گیان پاڤێڵ ئەوێ تۆ بڕۆی کاکە لاور ئەوێ تۆ کوردستان بەجێ بهێڵیت باش نییە وەڵڵا قسە لە ئارام ئەحمەد وەربگرە لە خۆ قسە ناکەم کاکە منش خاوەنی کەسایەتیەکەم قسەکردن لای من مەسئولیەتە لە حەقیقەتە بە قورئان ئەو بنەماڵی بازانیە ئەو بنەماڵی جەلا تاڵەبانیە مەناعەتیان نییە کە بە قۆڵ بەسراوی بنەماڵی تاڵەبانی ئەم ئامۆزانەی خۆ بفرۆشن بە بنەماڵی بازانی بە قورئان ئەو لاهورە ئەین ئەو پاڤێڵە ئەو قوباتە ساختە چییە کە دوو ئینسان چکە ئەزانین چۆنە عەزیزان هەمیشە حرمەتم بۆ هەمووتانەیە کە 16,200 کەس گوێ لەمنەوەیە پیاوی خوێڕی هەموو شتێکی لێت لە کوردەواری خۆما ئەڵێ هیچ کاتێک لە پیاوی مرد مەترسە هەمیشە لە پیاوی حیزب ترسە پیاوی حیزب فرسەت پاڤێڵ و قوبات پیاوی حیزب فرسەتن چونکە ئەمانە جەبانن ئەمانە بێشەهامەتن من ڕەفیقم هەیە کاتی خۆی کە ڕەفیقیان بۆ ئەیان ناسێت لە بەریتانیا دیسکۆ و بار و ئەمانە ئاوان کاکە ئەمانە خوێڕین بە قوربانم ئەمانە بێشەرەفن کاکە لاوەجیان ئەمانە حیا و حرمەتیان نییە ئەم پاڤێڵ و قوبادا کاکە ئەمانە لەسەر سفرەی باوکیان گەورە نەبوون بە ئەڵڵا گەورە نەبوون کاکە هەر نانی خەڵکیان خواردووە هەر خوێڕی بوون ئەوە تێهێن کاکە گیان کاکی خۆشەویست یان بجوڵێ یان دەستی تەسلیمبوون بەس کەرەوە و تەواو یا جانتاکان گرۆ بڕۆ بۆ ئەوروپا بۆ خواز من بامیشێتی خوێڕێت بۆوان بە چیە بێکی چی هێشتێکی نەعجیبە یەکێتی کاکە باوکم بە ئیلاهی بەیانی ئەو یەکێتیە تەکلیفم لێ بکا بڵێ وەرە بە بەسەرێکێتی قەسەم بەخوا نایکەم باشە بە قورئان نایکەم باوکم بە وەڵڵا سەرۆکبوونی یەکێتی حرمەتم بۆتانەیە کە ئەم قسەیەکەم قەت بەکارم نهێناوە باوکم بە شەرەفم گەوادی باشە لە سەرۆکێتی بیت وەڵڵا گەوادی باشە لەوەی سەرۆکی پارتی بیت پێتان ناخۆش نەبێت باشە چونکە بۆ لەبەرەوەی بەس خیانەتەکەی بەس دزیەکەی بەس تاڵانیەکەی بەس بێشەرەفیەکەی سەرۆکی یەکێتی چییە کاکە یەکێتی چییە من تێناگەم بەڕاستی وەڵڵا وێ من ئەڵێم وەڵڵا ماڵەکەشی داگیرەکەن وەکو تەلەڤیزیۆنەکەی ئەگەر داگیریان نەکرد من ئارام ئەحمەدە باشە داگیریەکەن ئەوە ئەمری بنەماڵی بازانیە تەواو خۆیشێتی وەکو حیزب نەماوە پاڤێڵ و قوباد و ئەم گروپە بە یارمەتی بنەماڵی بازانی بە یارمەتی حکوومەتەکەی نێچیرەڤان بازانی مەسئول بازانی و بەپێی یاسای حکوومەتەکەی خۆیان دزەتۆریان بردووە دەستگەتەیان بردووە دار و بەریان بردووە ئەم هێزانەی بخۆیان بەکاری ئەهێنن بە ئارەزی خۆیان تێگەی تەواو هێچێتی کوا هەیە زەحمەت نەبێت ئەگەر هێچێتی هەیە بۆ قسە ناکە با بە دیفاع لە تۆ نەکا هەر باسی پرۆنسیپی حیزبەکەی کە ئەگەر حیزب هێچێتی بەڕاستی ئەیۆ باشە کردەوە بیکە بزانم هەیە کوا هێچێتی تو شەرەفتان بەویژە نەک هەر حیزبێک یانێکێتی ئایلەیەک هەر خێزانێک 6 ڕۆژ کێشەیەکی ئاوای تیابێ کەسێک پێیان نابێ بڵێ ئەرە کاکە گیانەوە کێشەی چارەسەرەوە یا چۆن و چۆن نییە یەک کەسیان قسەیان لێوە نایێت باشە هەر نەکدا بابە گیان ئەزانی کێشەی من چییە نەک هەر یەکێتی ئالم بابەتەن هەر لە دەڤەری سەرنی ئەو مەنتیقای یەک پیاوی سیاسی تیان نەماوە کە خەڵک گوێ بیسی بێ و خەڵک گوێی لێ بگرێ و خەڵک احترامی لێ بگرێ و خەڵک بڵێ کاکە گیان ئێمە گوێ لە تۆ ئەگرین و ئالەماتە وەڵڵا یەک پیاوی تیان نەماوە بەشەرەفم ئەوتۆی بۆچی لاهوری تیا بۆ دژی بنەماڵی بازانی ئەیانێ ئەویش نەبێنێت دوای لاهور یەک پیاوت نییە لەو دەڤەرەیە بەرامبەر بە پارتی و بە یەکێتی یەک قسە بکە بەڕاستی وەڵڵا دەرپێی هەمووی داکەن ئەوە با باش بیزانن چونکە هەمووی بە کۆمەڵە کۆمپانیا هەمووی خەریکی ژیانی خۆیەتی باشە یەکێتی چی و حیزبی چی و تەڕماشی چی و پارتی چی و شتی چی کاکەشە کورەمانە کەی حیزبن بەخۆربە باشە تۆ ئەگەر حیزبی وا کەسی یەکەم و ئەگرن تەلەڤیزیۆنەکەی داگیرەکەن لەکوێ دنیاشتی وا بووە
لەکوێ دنیاشی وا بووە بەڕاستی ئەو هێزەی کە دوێنێگینی خۆت بووە دوای 24 ساعت ئەم هێزە بێت تیڤەکەی خۆ داگیر کاتەوە ئەی لەوە سەردەمانی ئەمانە ئەو تیڤیان پاراستووە ئێستا ئەمڕۆ هەر ئەو هێزە بووە بە پیاوی پاڤێڵ یەک تەلەڤیزیۆنی سەرۆکی حیزبەکەی خۆی داگیرەکە ئەوە حیزبە یا قەشمەرە کاکە لەکوێ دنیاشتی وایە بەخوا وەڵای من تێناگەم بە قورئان ئەی لەوە کەسێکیش قسە ناکرد ئەی کوا ئەندامانی کۆنگرە کە دەنگیاندا بە لاهوری شێرجەنگیە مەگەر 800 دەنگتان نابوو بە لاهوری شێرجەنگی ئەی لە کوێن دەنگەکانتان ئەی بۆ ئیحتیامی دەنگی خۆشتان ناگرن ئێوە زەحمەت نەبێ ئەی بۆ 1500 لە هۆڵەکە دانیشتن و کۆنگراکەن چۆن شتی وایە بێ دوێنێ وەکو بەدەداشونم کردووە لەو شوێنە کە لێ کۆبوونەتەوە ئەم 4-5 کەسە باشە لاهوری شێرجەنگی پێوتون کە پێویستە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بکرێت و بڕیارەکان لەوێ بڕیارەکان بدێ و کێشەکان چارەسەر بکرێت ئەمە من لە چەندین کەناڵەوە بیستومە ئەمەی من دقیقە ئەم سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و ڕادیۆ درۆستنەی ڕوودا و ئەمانە هەمووی قسەی قۆڕە بەڕاستی ئەمە بە دقیقی قسەی لاهوری شێرجەنگی بووە کە من چۆلەکەکان بۆ منێن بنمونە باشە لاهور پێوتێتی ئەبێ ئەنجومەنی سەرکردایەتی ئەم حیزبە کۆ ببێتەوە و لەوێ ئەوان شەنوکەوی ئەم مۆزوعەکان و بڕیار بدەن ئایا هاوسەرۆکی هەڵبەشێتەوە یان نە ئەگەر ئەم حیزبە بڕیاریە هاوسەرۆکی هەڵبەشێتەوە با هەڵبەشێتەوە تۆ خۆت کاندید کە بۆ سەرۆکی یەکێتی من خۆم کاندید دەکەم بۆ سەرۆکیەتی ڕەنگە کەسی کەش خۆی کاندید کە بۆ سەرۆکی یەکێتی باشە ئەگەر تۆ دەنگ هێنا من پشتیوانی دەکەم دەستی خۆش بێ منیش دەنگم هێنا تۆ پشتیوانی من بکەیت ئەمە دقیق بەس ئەمە بووە کەسی ئەمڕۆ پەلامای تیڤەکەیاندا یعنی دانیشتەکەی دوێنێ هەمووی فشەیە باشە یعنی هەمووی دۆ دەرەسەیە بەڕاستی ئیتر بۆچی ئێوە لە مەحاڵی نابن خۆ قسەکانی لاهور زۆر ئاقلانەیە زۆر ژیرانەیە و زۆر پرەنسیپی حیزبی پیادەیەکە و ڕاستەکە ئەڵێ کۆنگرە بووە هەڵبژێراوی خەڵشین و چوزانم با سەرکردایەتی ئەم حیزبە کۆ بێتەوە و خۆی بڕیار بدا کە ئایا ئەم هاوسەرۆکە هەڵەوەشێنێ هەڵی ناوەشێنێ دەی بۆ نایکەن زەحمەت نەبێ کەواتە ئێستاش پاڤێڵ هێشتا ترسی هەیە لەوەیش ئەڵێ نەوەکو ئەنجومەنەکە کۆ بێتەوە و دەنگ بە من نێن ئەو کاتە ڕسوا بم باشە چونکە لانیکەم ئەگەر بێ دەنگی پێ بدەن ئەبێ 50-60 میلیۆن دلار سەرف بکات چونکە ئێستا کۆمەلگا ئێمە وای دیاتۆ کاکە بۆیە خەڵک وا بە ئارامەشە هەمووی بە پارەی ئیشەکە ئەڵێ مەکینەیە تێیکە پارە قساکە تێینەکەی قسە ناکە خەڵک خێڕی بۆ بە قوربانتان بم باوەڕکە من هەر بڕوان بە کورتبوون نەماوە بەخوات ئەها کاتی خۆی وتم شەرم لە کورتبوونەکەم کرۆکەی میلەتە برایشی برادەرەکە لە پەناتە ئاوا هەر لەگەڵ ڕوو کرد بۆ لەوە زەمتەکە قسە پێڵێ تێگەی ملەتی ئێمە نەخۆش کەوتووە بەدەستی ئەم نەخۆشانەوە جاوەرە دەڤەری سلێمانی میلەتێ پاڤێڵ تاڵەبانی سەرکردایەتی بکە وڵی هەر عیبشە بۆ سلێمانی بەڕاستی بڕۆ لە شێخ معرفی نۆدێ لە حاجی کاک ئەحمەی سلێمانی بڕۆ لە شێخ مەحموودی نەمر بڕۆ حتا لە مەلام سەفاش کە من چەنە دژیم و دڵنیایشم کە سەی وەکو پاڤێڵی جەلات تاڵەبانی بە یەک تا قۆنەرەی مەلام سەفا نابن هەر بە یەک تا قۆنەرەیشی نابن کە فڕیاوە لەو شاخ و داخەیە باشە سەردەمانێ یان نەو شوام سەفا بنمونە حتا جەلات تاڵەبانی سەردەمانە سلێمانی ئەم پیاوانێتیا بووە ئێستا خێڕی تۆڕێکی وەکو قوبات وەکو پاڤێڵە دەربان خۆر شاران عیبە بەڕاستی ئەیلەوە چۆن شتی وا بێت چۆن حیزبێ لەسەر بەرامبەر ئەم مۆزوعە چرکەی لێوە نایەت باشە بۆ هەمووی مەسەلەی بەژەوەندی و پارەیە هەر یەکە کۆمپانیایەکی هەیە نەوتی هەیە ئەوەی هەیە ئەڵێ چی من قسەم لەگەڵ ئەندامی سەرکردایەتیە کردووە وتێتی وەڵی کاگەرم حەقم بەسەر هیچەوە نیە ئەگەر شتێ بۆ ڕاکەم بۆ ئەوروپا یاشم بۆ هەولێر تەسلیمی پارتیە بم تۆزە بە پارتی بکوژی باشە ئاوا قسەی کرد لەبەرەوە ئەمە ڕووداوەکانە بۆیە من درێژی ناکەمەوە چونکە 38 دقیقە قساکەم خۆشەویستان سپاس بۆ جێگرتنی هەرە ویلایەتان من لێرە بە لاهوری شێرجەنگیڵم کاکە ئەمە یەکەم کەس بووم لە سۆشیال میدیای ئەم قسە و باسانم کردووە لێرەی شۆ پێتەڵێم بنە ماڵەی بازانی ئەیانەوێ تۆ نەمێنیت لەگەڵ تورکیا ئەیانەوێت تۆ تەصفیەکەن و کۆتایی پێبێنن تەواو ئەمە ئەسڵی مەسەلەکەیە جایە بۆ مانەوەی خۆت شەڕکە ڕێگە بدۆزەرەوە خەڵک هەتا بەڕێگەی مەدەنی بنمون هەر پێ دەکەی من نازانم خۆت ئەگەر من بوومایە شەڕ مەکرد بە تۆ خۆت چێکی بیکەم من حەقم بەسەر ئەوە نییە بەڕاستی تێگەی ئێسەیش باوکم بە وەڵڵاهی تۆ لە شوێنێکەوە پەیوەندی بە ئارام مەحموود کە نزیکەی 16500 گوێ لە ئارام مەحموود یعنی 16500 کۆمپیوتەر باوکم بە ناموسم لە ماوەی 3 ڕۆژە ئێمەوە ئەو کوردستانە حەسەکەی 10000 چەکداری بۆ کۆکەمەوە باشە ئەگەر خەڵکی سلێمانی موالێ نەکرد پەلامانی دەباشان بن من ئارام مەحموود نەبم ئەگەر قاب و قاچاقەکەی ما جەلات تاڵەبانی خەڵک هێزی ئار باشە جا هێزی ئار ئامانی نییە ئەگەر هەموویان نەبرد من ئارام مەحموود نەبم
بۆچی تۆ قسە ناکەی بەڕێزەکەی من بۆچی قسە ناکەی چاوەکەی من هەتا خۆت قسە نەکەیت و خۆت هەڵوێسێ نەبێ وەڵا کاکە کەس چەکەی لێوە نایێت چکە خەڵک ئەترسێنە مۆزوعەکان باشە ئەڵێ کابرا خۆی هیچ ناڵێ من لە خۆم وەچی بڵێ دە قسە بکە کاکشی وەرە سەر خەت باش نییە فەرموو بەتەمای ئەومە بە وەکو ڕێبینی هەردی بە ئاشتی هەتا گوتیان هەزاش جوشەکان تێڵە جەماعەتی ئاسایش و چەتەکانی یەکێتیەوە سەردەمانە کاکەش مەجموعێشەکان تێڵە هەموو واقعەکەیە کاکەشێ تەواو دوو لایەنێ دوو ڕێگە هەیە شەڕکردن بۆمانەوە بە هەر ڕێگەی خۆ پێ مناسبە چونکە گاف بە گاف ئەوە تیڤەکەیان برد ئەمە ئەوە وردە کاتێکە زانجگەی نەما زانیاری نەما نازانم مەتار نەما ئەو مەتارە چیان داناوە خزمێکی ئاواتی شێخ نایبێندانەوە پێم وایە ئاڵزاوە نازانم چی مەلا بەختیارە هەم بۆ مەتار بەکری ناوە یەکەم دز بۆ لە کوردستانە لەسەر دزی دەریان کردووە پاڤێڵ بدەێتەوە بۆی دزی باشەکەش کە قاچەتی ئاڵتونەکە پاڤێڵ لە مەتارەوە بۆ دووبەی و بۆ وڵاتانی عەرەبی بۆ تورکیاوە لەم بابەتانە باشە لەگەڵ هاوڕێی نازانم شێخ چیە ئەویش کە سەرۆکی باندەکەیەتی قاچاتی تێگەن لەگەڵ تورکیایە باشە ئەمانە هەمی واقعن کاکە داوودجیان یا ئەوەیە وەرە مەیدان لەگەڵ جەماوەرا قسە بکە لەگەڵ خەڵکانی کادوێکێتی ئەمانە قسە بکە یا ئەوەیە بێدەنگ بۆ بڕۆ بەلای ئیشی خۆتەوە و با ئێمەش بۆ خۆمان تۆزێ ئیسلاحەتکەین و ئیتر پێویست بەمە ناکە بەڕاستی مۆزوع ئاوا بێت چونکە هەدەفی ئەوان نەمانی تۆیە لە منی ببیسە یەکەم ڕۆژ یەکەم کەس بووم ئەم قسەم کردووە هەموو کورد ئەزانێ یەکەم کەس بووم کە ئەم مۆزوعەی تۆم وەکو تۆپ لە ئاسید ناوچەکە تەقاندۆتەوە بەڕاستی باشە وەڵڵا لە ماجلە تەڵەبانیە باسی ئارام محمووە هەر خۆ ئاگام لە هەموو شتێکم پێگاتەوە لە ناو هەموو دەستەکان باسی ئارام محمووە تەنها من بوو باش نییە ئەبێ خۆت پێتەمێدان بۆ مۆزوعە هەڵوێستی کار بڕ بنوێری خۆ ناتخۆن حتا بیشی خۆن بیشی کوژن سەربەرزانە ئینسان بمرێ باشترە بەڕاستی باشە سەربەرزانە بمرێ لە حقیقەتە یەک ڕێ ئینسان ئەمرێ ئێستا بێ 50 ساڵی کە بێ 100 کە بێت 20 کە بێ ئینسان هەر ئەمرێ جا بۆ نجا بای بکوژن با بەدەستی ئامۆزەکانی خۆ بکوژیت میمێ مێژوویەکەی لە حقیقەتە لە چێ ترسیت تەواو لەمە بەدەر من قسەیەکی ترم نییە تاوەکو ئەم شۆ پێتان بڵێم بەڕاستی بەڵام ئەم واقعەکەی وەڵڵا دووبارە یەکەمەوە پاڤێڵ و قوباد و شێخ جعفەر ئامادەن ئەو لاهوری شێخ جەنگیە کە هاوسەرۆکی یەکێتیە کە سەدان هەزار کەس دوای ئەکەو لە بازار و لە ناو کۆڕ و کۆبوونەوەکانە بەقۆڵ بەسراوی تەسیمیکەن بە بنەماڵی بازانی بۆ سەری ڕەش بۆ زیندانی ئاکرێ وەڵڵا ئامادەن لاهور ناوی شێ قوباد و پاڤێڵ بڕواتان هەبێ ئامادەن ئەو بکەن بۆچی چونکە ئەم قورئانە وەکو وتم ئینسانی مەرد نین کاکە ئینسانی مەرد ئیشی حیز ناکات ئەم قورئانە ئینسانی مەرد نین ئەمانە خوێڕین کاکە ئەمانە لاکۆڵانین ئەمانە لومپنن ئەمانە بەرگەراجین کاکە گیان ئینسانی بەرگەراجی سیاسەتی لەگەڵان ناکرێت قوباد و پاڤێڵ دوو ئینسانی سەرسەری لاتولود لەسەر سەفرەی باوکیان گەورە نەبوون دۆستایەتی نازانن کەسایەتی نازانن ئامۆزایەتی نازانن وەڵڵا جگەل لەمەی لەگەڵ ما شێخ جەنگیا کێشیانەیە بەخوا لاهور و ئەنی ناویشیە پاڤێڵ و قوباد بەقەی دنیا دژی یەکن هەردووشیان ئەوە لەمای ئێستا کۆکن ئەگینا دایمە تاقەت یەکتریان نییە قسە بێتەکە هەمیان شێتن بەڕاستی هەتا هۆزی برای محمود هەمیان تەختیان نقصانە بەڕێزان هەمیان شێتن بەخوا وەڵای ئەو پاڤێڵە کە ئەم تلیاکە لێە ئەوە مشی لێە ئەچێ زلە لە شانازەیە کاکە لە کشێکی تریان هەیە من قمقمۆکەیەکە مولی ئامە درێژەڵێنی قاوزە باش نییە دەعبایەکە سیلاوێکی زەدەڵەکە جوێنی بە منەیە ئەوە هەشەقی تێغڵایە لەوە کاکەجێ ئاواز لێلەیە خۆ ئەخلاقی سیاسی و ئەخلاقی کۆمەڵایەتیان نییە عیدانە کاکە چاقلە بنەماڵی برای محمووە بنەمای جلاتەڵەوە بنەمای جلاتەڵەوەیان چی کاکە ئاو دوو زەلامەی لەگەڵ هێرە و لەگەڵ شانازە بنەماڵی چی کاکیشینە کام بنەماڵی چی وەڵا ئەگە برای محمود تەربیەتی باش بێ مڵاکەین تەربیەتی باشە بوو دەبڕێتی وەڵڵا جلاتەڵەبایان تەربیەتی باش بێ کوڕەکەی تەربیەتی باشە بوو بەڵام وەکو وتم ئەم کوڕان لای تەڵدای باوکیشیان گەورە نەبوون کاکە ئەم پاڤێڵ و قوبادە لای تاڵەبانی گەورە نەبوون کاکەجیان تاڵەبانی ئاگای هەردیان نەبووە ئاسادا تاڵەبانی ماوە هەر تاقدی بۆ قوباد و پاڤێڵ بێتەوە بۆ سلێمانیش هەتا تاڵەبانی ماوە ڕاستیە کاکە ئەمانە هیچ نین لەبەرەوە ئامادەن دایکی خۆشیان نەفرۆشن ئەو هێرەیە کە پاڤێڵ ئاواشێتی کرد بە زلەلەیە باشە ئەیفرۆشن چونکە ئەمانە جەبان وەڵڵا عەزیزان ئەو قوباتە بێتە ئەو ئەمیستەردامە ئەگەر پیاوە قوبات بێتە ئەو ئەمیستەردام بان پێویستە ئەگەر سەشەقم تێڵنا ئارام محمەد بم بزانم ئێوەرە هەسەیشم کە ئەو قوبات تەڵەبانیە ئەو پاڤێڵ تەڵەبانە بێتە ئەو ئەمیستەردامە ئەگەر پیاوە باشە بزانم ملی خۆی حیز ناکە باریک نابێتەوە ئاوە باشە وەڵڵا ئەو مەلا بەختیارە خەڵکی داناخ ئەزانی هاتبوو ئەو سنترومەی داناخ
باشە لەگەڵ دووسێ نەفەری خوێڕی و تێڕی و ماساوچیە کاتی خۆی ئێشتا گۆڕان دروست نەبوو باش نییە وڵاوزان دوژی بوو گۆڕان پیاوێک لە هینەکە 2000 جوێنی بەژنیا بوو هەر ئاوا بەرامبەری خۆتی مەلا بەختیارش ئاوا دووسێ چاورەکەی سوبیان پەلامای بەنەوەدنە وازی بێن وازی بێن بە قوربانم مقینە باجێلەکەی بە دوایان کەوتبوو هەر بە جندان نێوێرا بە قسەکە مەلا بەختیارە بەڵام لە سلێمانی ئازاد لەبەرچی لەبەرەوەی چوار چاورەی وەکو ئەمانی دژەتۆر و ئەنیان بەشێنەوەی ئەم چوار چاورە و جا هەمووی ڕەش و پیس و گەڕ و ئەڵەی لە میسر و ئەوانەوە هاتون بەڕاستی هەمووی خاڵاوی و سێ خاڵبێرە و خەڵکی نەزان و خەڵکی جاش جا بەیانیش ئەگەر حەشتی شایی بێتەوە بە کوردستان ئەمان هەمێن بە جاش حەشتی شایی بەڕاستە ئەو کاتێش ئێمە جێمان هەر نابێتەوە بەڕاستی باشە ئێستا شێخ جەعفەر بووە بە ئاغای منتیقی سلێمانی یاخوا داواشێن سەرکردەکانی یەکێتی بە کۆن و بە تاچەتان بەرەم شتەکانەوە ئەوە باسی ئەم 120 ناکەم 120 قلەیە ئەندامی ئەنجومەن هەر هەمویان ئەڵەی مۆزەفن یەک کەسیان نوکەی لێوە نایەت چێکە لە کاکە حیگاب تۆ لە عەقڵ بەسەر لە هەورو نەبێ برێشین بەس بڵێ پرەنسیپی حیزبەکەم کاکە ئەخلاقاتی حیزبەکەم هەنەتانەوە بەڕاستی ئێوە نابێ کۆبوونەوەی بکەن ئەوە هەفتەیەکە وەکو سەرکردایەتی وەکو ئەنجومەی نازانم چی نابێ کۆبوونەوەی بە کاکە ئەم مشکلی شێ نام حیزبی ئێمەیە ئەی نابێ بەڕاستی قسەی بکەن ها تخوا حیزبە باشە 120 ئەندامی ئەنجومەنەوە خۆتان بە پیاوەزان بەڕاستی هەر بەڕاستی و پیاون ها هەر بەڕاستی و خۆتان بە پیاوەزانن نایان قسەی بکەن بابە تەرەفگیری هیچیان مەبن بەڵام وەرن کۆ ببنەوە بزانین کێشەکانتان چییە هیچی حیزبەکە قەش بەرینە شەو شۆگاتان خۆش بێت سپاس بۆ هەموو لایەکتان هەتا سبێشەوە بە هەواڵی تازەوە یەمەوە لە خزمەتان هابم بزانین چۆنە بێت وەسعەکە بەڵام ئەوە بزانن دوێنێ ئەو لاڤەی کردم کە مەسەلەکانم هەڵوەشانەوە هینی پارتی وێشێتی کە پارتی هێزی هێنابوو بۆ دەڤەری سلێمانی بۆ ئەوەی کە شەو پەلاماری ماڵی لاهوری شارژەنگی بدەن بەڵام مخاباتی عراقی بە قەزەکەی زانی پەیوەندی بە ئێرانەوە کرا ئێران تەلەفۆنیان بۆ پاڤێڵ کرد وتیان ئێمەوە قبوڵ ناکەین بەڕاستی هێزی پارتیاتەوە بۆ منتیقەکە بۆیە بە لایڤەکەی من هەموو ئەمانە پوشەڵ کرایەوە بەڵام ئەمڕۆ پەلامای تیڤەکەی لاهوریاندا داگیریان کرد و دزیان ئێسی فەرهودی پاڤێڵەوانە و کارمەندەکانیان دەگیر کردوێتی نازانم ئازارکراونیان بەهەڵەما شێخ جەعفەر و دژەتۆرەکەی شێخ جەعفەر کردویانە خۆشەویستان ئێستا شێخ جەعفەر بووە بە یەکەم پیاوی یەشێتی یاخوا داوەشێن باشە یەخوا داوەژن بۆ چه حیزبێکن بەڕاستی باشە خۆ من دڵنیام لەوە ئاسەواتان نامێنێت ڕۆژێ دادێ بنەماڵی تاڵەبانی ئەگەر دەرپێکانتان بەدەست خەڵکەوە نەبوو من ئارام محمودی دەرپێی خۆتان دەرپێی ژنتان دەرپێی کوڕتان دەرپێی مناڵتان ئەگەر دەرپێکانی هەمووتان بەدەست خەڵکی سلێمانی نەبوو من ئارام محمودی ئەمە من ئەمە ئێوە باشە ئیتر من ڕێی خۆم وت خواتان لەگەڵ و شۆتان خۆش بێت و هیوادارم لاهوری شارژەنگی بێدەنگ نەبێت ئەو دوو ڕێگەیە پەلامار هەڵوێست پەلامار یان چۆڵی کەوتەوە لەو بەدەنگی خواتان لەگەڵ خۆشەویستە سەرچاو